ژیاننامەی دکتۆر جەعفەر شەفیعی، یەکێک لە ڕەهبەرەی لە ناواشنای کوردستان. دکتۆر جەعفەر شەفیعی لە ساڵ 1331 خۆری هاوتاوە لە ساڵ 1950 زاینی لە بنەماڵێک ئاینی و ئاڵەخوەنین لە شارە بووکان چەو لە دنیا کردەوە. دکتۆر جەعفەر سێ برا و یەی خۆی شکتاشت و تاگردنە دیپلۆم لە شارە بووکان دەرس خوێنی. دکتۆر جەعفەر هەر لە مناڵیەوە ماسڵێک زیرەک و وریابی لە ناو خێزان و هاوڕێگانی جێ ئێحترام و خۆشهاتن داشت و هەر لە دەوران جوانیەوە و گەرد فکر سیاسیە ئاشناوە بی و ئی ئاشناییە هیرە فکری گۆڕان. لە ساڵ 1349 خۆری هاوتاوە لە ساڵ 1970 زاینی لە بەشە دکتۆری لە زانکۆ تەبریز قبول بی. وەختە فرێک نەورد کە دکتۆر جەعفەر بێ یەکێ لە فعالینە جومشە دانشجویی و شەڕە سیاسی. لە دەورانە دانشگا دەست کرد لە خوێنینە کتاوەی لە مەردم ناسی، فەلسەفە و دارایی و ئیجوبی کە دکتۆر جەعفەر وەگەردە فکر مارکسیستیە ئاشناوە بی و بێ یەکێک لە فعالینە توانای ئەو ئەرسە. هەر لەو وەختیشە وەگەردە ڕەفیقەی لە سیاسیە لە جومشە چەپ لە کۆمەڵە ئاشناوە بی و فرە زووش فعالیەتەکان سیاسی خۆی لە کۆمەڵە شروع کرد و ئەوەی کە ساواک لە زەمانە شا فرە سەرسەختانە تەلاش کردیا کە ئەو جومشە لەبێن بووێت، وەلی دکتۆر جەعفەر وەگەردە ڕەفیقەی لێ دەست لە مبارزە و چالاکی هەڵ نەگرت و لە شێوەی نادیار فعالیەتە خۆی ئەدامەدا. لە ساڵ 1351 خۆری هاوتاوە لە ساڵ 1972 زاینی لەلایەن ساواکەوە دەستگیر کریا و ماوەی 6 مانگ لە زندانە ساواک لە ژێرە شکنجە بی. دوای ئازادبوونی دوارە دەستکرد لە چالاکی نادیار و ڕێخۆی یانێ کوردەواری ئەدامەدا. ئەلبەت ئەویش بیشیم کە دکتۆر جەعفەر لە بوار پزیشکیەوە بێ ئەوەی کە پولێک لە مەردم بسێنێت، دکتۆرێک دڵسوز و گیانفدایەک ئەڕای مەردمە زەحمەتکیشە کوردستان بی. ساڵ 1357 دکتۆر جەعفەر وەگەردە ڕەفیق کاک سائد وەتەندوست جوورە مەئموریەت لە کۆمەڵەوە چینە ڕای حزبی یەکێتی نیشتمانی کوردستان. لەورێژ هەم جوورە دکتۆر و هەم پێشمەرگە خزمەت لە ملەتە کورد کردیا. وەختێک لەو سەفەرە کاری و مەئموریەتە هاتەوە ڕای کوردستان ڕۆژهەڵات، ئازموونێک تازە و فرێگیای گرتی. هاتنەوەی دکتۆر جەعفەر لەو مەئموریەتە هاوتابی لە قوڵای قوڵ شەڕ و ئینقلاب لە ئێران، ئەڕای ڕەسینە ئاوات و ئارزوۆی خۆی و هەزاران مبارزە تریش. لەو وەختە کە قوڵای قوڵ ئینقلاب لە ئێران لە دژ ڕژیمە پاشایەتی بی، لێی لایشەوە شێوەی مبارزەی دکتۆر و هاوڕێی لێ شێوەیەک تر لە خۆی گرتووەوە، مبارزەی سیاسی و پێشڕەو لە دژە زوڵم و ستەم و دیکتاتۆری لە بازنەی نادیارە ئەزهاب و ڕۆشنفکرەی هاتووە دەیشت و یەواش یەواش مەوجە توودەیی و فرە گەورەیەک لە هاوارە مەردمی لە ناو شارەی لە ئێران شروع بی. وەختە فرێک نەورد کە دکتۆر جەعفەر لە ناو دڵە خەڵکە کوردستان خۆی وەک ڕەهبەرێک زانا و تەوانا نیشاندا. دکتۆر جەعفەر لە تەواو توانای خۆی وەک نوێنەر و قسەکەرە کۆمەڵە لە شارەی لە سەقز، مەهاباد و بووکان ئەڕای تەرویجە سیاسەتە کۆمەڵە چالاکی وەروەڵاوێ کرد. دوای فەرمانە جەهاد خومێنی لە دژ و قەتڵ ئام و تاڵانکردنە ملەتە کوردستان لە شەڕێک سێ مانگە و هێرشکردنە سەر کوردستان لەلایەن ڕژیم ئیسلامیەوە لە تاوسان و پاییزە 1358 خۆری ڕژیمە ئیسلامی لە وەرانوەر پێشمەرگەی لە قارەمان و نەتەرس و هاوارکردنەوەی دموکراتیکە مەردمی مەجبور لە ئاگربەس و قبولە شکست بی. دەوڵەتە جمهوریە ئیسلامی کە لەو وەختە لە وەزعیەتێک هەڵشکیای و زەیف بی، مەجبور بی کە پیشنیارە مزاکرە و دانیشتن بێدە ملەتە کوردستان. لەو وەختە کە هەیئەتێک کە جێ باوەڕ و پشتیوانی خەڵکە کورد دروست کریا، دکتۆر جەعفەر جوورە نوێنەرە کۆمەڵە یەکێک لەو کەسەی لێ هەیئەتە بی کە ئەڕای وتوبیش وەگەردە ڕژیمە ئیسلامی ئێران دیاری کریا. 24 ساعت دوای یەکمین و تەنیاترین دەورەی وتوبیش وەگەردە نوێنەرەی لە جمهوری ئیسلامی ئێران لە مەهاباد، دکتۆر جەعفەر
و چەند کەستر لە نوێنەرەکان ملەتە کورد وەگەردە ڕسانەی لە گشتی جوور تلویزیۆنە مەهاباد دیمانە کرد. لەو دیمانە تلویزیۆنیە دکتۆر جەعفەر لە تێژنوڕین تەواوێک باس لەسەر چوونیەتی ئەو دانیشتنەوە گەل نوێنەرەکانی جمهوری ئیسلامی کرد و لە وردی و باس لەسەریان کرد. دکتۆر جەعفەر لە ساڵە 1360 خوەری وەگەردم مەلەکە خانە مستەفازادە هاوسەرگیری کرد و بەرهەم ئەو هاوسەرگیریە دوێتە نازارێک و ناو بەیان بی کە تەنیا یادگاری دکتۆر جەعفەر بی. دکتۆر جەعفەر بێجگە لە کوردستان ئێران لە پارچەی لەترە کوردستانی کەسێک ناواشنا و یەکێک لە ناسریاترین ڕەهبەرەی لە گەورەی کۆمەڵە بی. وەختێک لە ساڵە 1357 خوەری لە لای حزبی یەکێتی نیشتمانی کوردستان بی لە دکتۆر عەزیز شناسیانەی و وەگەردە حزب ڕزگاری لە کوردستان و تورکیا و چەند حزب لە پارچەی لەترە کوردستان ڕەفیقایەتی سیاسی و گەرمە گوڕێک دروست کردی. دکتۆر جەعفەر وەگەردە ڕسانەی لە گشتی جوور رادیۆ و فارسیە BBC، تلویزیۆن و ڕۆژنامەی فەرەنسە و ڕسانەی لە چەند وڵاتە ترە ئەوروپایی دیمانە داشتێ و یەکەمین عزو کۆمیتەی مەرکەزیە کۆمەڵە بی کە لە ساڵە 1361 خوەری هاوتا وەل ساڵە 1982 زاینی چینە ڕای ئەوروپا و لەورە مبارزە و مشکلەی لە مەردمە کوردستان وەگەردە جامعەی کوردەی لە مقیم ئەوروپا و تەنانەت ئێرانیەی لە مقیم لە وڵاتەی لە ئەوروپا هەڵسەنگان و وەگەردە ڕسانەی لە خەوەریە چەند وڵات قسە و باس و دیمانە کرد. لەداخەوە ڕۆژی هەفتی خەزان ساڵە 1366 خوەری هاوتا وەل 29 ئۆکتۆبری 1987 زاینی دکتۆر جەعفەر دوای کوشانێک بێوێنە و بێهاوتا لە نزیکەی شارە تەکریت کە ئەڕای ئەنجامدان ئەرگ و وەزیفەی حزبی چی لە تەسادفە ماشین گیان عەزیزی لەدەستا.